هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقین نیگەران لە خراپی و کەمی پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی لە شارەکەیاندا کە لە 24 سەعاتدا کەمتر لە 10 سەعات کارەبایان دەبێت. هاوکاتیش هاوڵاتیانی گەڕێکی یوسف ڤەگ لە خانەقین کە ماوەی زیاتر لە 3 هەفتەیە محاویلەی گەڕەکەیان خراپ بووە داواکارن بۆیان چاک بکەنەوە. ئمە جەماعە داوای بکەم داواکەم لە دایرەی کارەبا محەولەی گەرمان بار ئێمە حەولە 150 مەڵابانی کە ساعتی داوەزێت ڕوژی 2 ساعت نیمی کارەبارەمانیەتێ لە ئام گشتی کارەبا خراوە گشت هەمووی خراوە شەوڕژاییم کە 2 ساعت 3 ساعت نەدیەفمان داواکەی لە حکوومەت ئەی مودە دازانای سەمان یعنی کار ناکات هەمان بین دەبان ئاومان سەردە داواکەی لە حکوومەت ئەی مودە ئاش بکەمان هەیە چەند ڕۆژیگە خانەقین معنەوەاتمان فرەگەنە و ئیمەش وەک گەرەکی یوسبەک یەک محاولەمان هەیە داوا کردیم لە چەند کەرەتی لە قایمقام لە مدیر کارەبا کتابیش کردیمنا هاوکاریمان بکە محاولەیتر محاولەمان تقریبا دە خەتابانی 150 ماڵە. لای خۆشیەوە بەڕێوبەری دابشکردنی کارەبای خانەقین دەڵێت هۆکاری کەمبوونەوەی خراپی ڕەوشی کارەبا لە شارەکەدا دەگەڕێتەوە بۆ بچڕانی ئەو کارەبایی کە لە ئێرانەوە بۆ عێراق دابین دەکرێت. کارەبای ئێران بڕیا ئەنتزارمان کرد کارەبا بدەن پێمان تا سەعات 5 ئێوارە کارەبا نەدان پێمان عێراق کارەبای عەکسی دا پێمان 7 مێگایە 7 مێگا بۆ خانەقین و جەلولایە 2 ساعت توانین ئیش بکەین من بەس ئمە مشکلەی کێشەیەداچن مەحەتەیەکمان خراپ بوو لە دوێنێەوە ئەمە تقریبا 24 ساعت زیاترە کارەبایان نییە و ئینشاڵڵا ئەوەش تەواومان کرد ئێستا تەواوە سە خەڵکە 2 ساعت بە 2 ساعت کارەبا توانێت دوات ڕۆژێ 12 ساعت توانین کارەبا بدەین من دیالە محەولات بۆمە نانێرێت ئەبێت دیالە محەولات بۆ منناێت ئەو سا کوردستان نردی یعنی کوردستان یعنی بەڕاستی لەسەر چه حسابێک بۆمە بنێرێت. ماوەی چەند ڕۆژێکە جارێکی تر ڕەوشی کارەبای نیشتیمانی و پێدانی سەعاتەکانی کارەبا لە خانەقین کەم بۆتەوە بەرپرسانی کارەباش هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ بچڕانی ئەو بەشە کارەبایی کە لە ئێرانەوە بۆ عێراق دابین دەکرێت. لە ئێستاشدا خانەقین و دەوروبەری تەنها 7 مێگاوات کارەبای بۆ دابین کراوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.